قوتابیانی پۆلی 12 لەوانەیە ئەوڕۆماندا باس لە بابەتێکی زۆر گرنگی یونیتی دووەم دەکەین کە بەشێکە لە تێنسەکانی زمانی ئینگلیزی ئەویش فیوچر کۆنتینیوەس. لەگەر ڕوونکردنەوەی فیوچر کۆنتینیوەس من بابەتێکی کەشتان لە بۆ باز دەکەم چکە سەرەتا دەبێت لەوێ تێبگەی دواتر دەگەڕێنەوە سەر فیوچر کۆنتینیوەس. ئەگەر بێن تەماشا بکەین ئەمە سەرەتا فیوچر سمپڵمان هەیە. فیوچر سمپڵ واتە داهاتووی سادا. بۆ ئەوەی جەنابەت لە فیوچر کۆنتینیوەس تێبگەی پێویستە سەرەتا شتێک بزانی دەربارەی فیوچر سمپڵ. بێگومان فیوچر سمپڵ سەرەتا فێر دەبی دواتر فیوچر کۆنتینیوەس. ئەم فیوچر سمپڵە لە یونیتی دووەم ئیشمان پێ نابیتن، بەڵام لە یونیتی پێنجەم زۆریش ئیشمان پێ دەبی. بۆیە من هەردووچیان بەیەکەوە لێرە باز دەکەم بۆ ئەوەی بەیەکەوە بتوانیت جیاوازی نێوانیان دەست نیشان بکەیت. لە فیوچر سمپڵ ئەمە یاسایەکمان هەیە دەرێتن subject plus will plus base. subject will plus base کە دەرێن فیوچر سمپڵ واتە داهاتووی سادە. داهاتووی سادە واتە تۆ کارێک دەکەی لە داهاتوو بە شێوەیەکی سادەیی. ئەمە دەرێن داهاتووی سادە. کارەکەت کێنێ دەکەی لە داهاتوو دەیکەی. پرێزنت نییە، پاستیژ نییە. فیوچر سمپڵ. ئەمە ئەگەر تەماشا بکەی subject will base هەر کاتێک ئێمە وڵمان بینی هەر کاتێک ئێمە وڵمان بینی واتە ئێمە باسی فیوچر دەکەین، باسی داهاتوو دەکەین. زۆر باشە. ئەگەر لە یاساکەی تەماشا بکەی لە دوای فیوچر سمپڵ چمان هەیە؟ بیسمان هەیە. بیس واتە فرمانێکی سادا. فرمانی سادا واتە ئێسی پێوە نەبی، ING پێوە نەبی، ED پێوە نەبی، پاس نەبی، PP نەبی، ئینفینیتیڤ نەبی، واتە ئەمانە دەبێ هەمووی لەگەری دانەبن تەنها فرمانێکی سادەمان هەبی. will plus base. ئەگەر تەماشا ئەو نمونەیە بکەین قوتابی بەڕێز، he will do the work. he will do the work. ئەوە وڵەکەیە کە ئێمە باسی دەکەین. ئەمە وڵە و سەبجەکتیش هەمانە هی وەکو سەبجەکت وەکو بکەری ڕستەکە و دواتریش ئەمە گوتمان دەبێ بیسی لە دوابێ دوو فرمانێکی بیسە لەبەر ئەوەی دوو ING پێوە نییە، ئێسی پێوە نییە، نەکرایتە پاست لەبەرەوە پێی دەرێن ئەمە فرمانێکی بیسە. ئەگەر تماشا ئەو ڕستەیە بکەین ئەوە ڕستەیەکی ستەیتمنتە واتە ڕستەیەکی خەبەری، ڕستەیەکی ئاسایی. لە کاتی ڕستەی ئاسایی ئێمە هەیتمان سەبجەکت will plus base. ئەمە لە کاتی ڕستەی ئاسایی. بەڵام ئەگەر بیکەینە نەگەتیڤ تەماشا ڕستەکەی بکە نەگەتیڤ he won't do the work. he won't do the work. won't ئەلێرە واتە چ؟ واتە will not. واتە will not. لەو حالەتە سەبجەکتمان هەیە، will notمان هەیە یان wantمان هەیە، دواتر دیسان هەرگوتم بیس دێتەوە ئەوەش بیسەکەیە the work. زۆر باشە. ئەمە چ ڕستەیەکە؟ ئەمە ڕستەیەکی نەگەتیڤە، ڕستەیەکی نەرەیە. واتە لە ڕستەی نەرێ ئێمە چ دەکەین؟ تەنها نۆتێک لە بۆ وڵەکە زیاد دەکەین و یەکسەر ڕستەکە دەبتە نەرێ. ئەگەر تەماشا ڕستەی سێم بکەین تەماشا بکە ڕستەیەکە پرسیاریە. لە حالەتی پرسیاری بە پێی یاسایەکە چ دەکەیت؟ تۆ تەنها وڵەکەی دێنیە سەرەتا ڕستەکە و یەکسەر ڕستەکە دەبتە ڕستەیەکی پرسیاری. تەماشا ڕستەکەی بکە will he do the work. will he do the work. تەنها چمان کردیە؟ تەنها وڵمان بردێتە سەرەتا ڕستەکە و یەکسەر ڕستەکە بووەتە ڕستەیەکی پرسیاری و بە هەمان شێوە سادە هەردەمینێتەوە. چونکە ئەمە گوتمان مۆدەڵ ڤێربەکان هەردەم سادەیان لە دوادێ، وڵیژ یەکێکە لە مۆدەڵ ڤێربەکان. دوو ئەلێرەش بە هەمان شێوە سادەیە. ئەگەر ئەبەمبانەوێ WH کوێستچنێک لە بۆ ئەم ڕستەیە زیاد بکەین واتە وشەیەک زیاد بکەین، ئەم وشەیە چی پێ دەگوترێت؟ WH question word. ئەگەر ئەو وشەیە زیاد بکەین هیچ کێشەیەکمان نییە، هیچ گۆڕانکارێک لە گرامەری ڕستەکە ناگۆڕێتن. تەنها گۆڕانکاریەکە چییە؟ ئەمە ئەم وشەیە لە سەرەتای ڕستەکە دادەنین یەکسەر ڕستەکە دەبتا ڕستەیەکی question. بەڵام کە ئەمن دەرێم where دەبێت ئەتو شوێنەکە بستڕیەوە لە ناو ڕستەکە، کە دەرێم when دەبێت ئەتو کاتەکە بستڕیەوە، کە دەرێم who دەبێت مرۆڤەکە بستڕیەوە. زۆر باشە. ئێستا ئێمە چار حالەتمان هەبوو. چار حالەتی تێنسەکە دەکرێت بە چار حالەت دابڕوە. یەکیان ستەیتمنتە، دووەمیان نەگەتیڤە، سێمیشیان کوێستچنە و هەروەها چوارەمیشیان هەر کوێستچنە بەڵام WH لەگەرە. لە هەموو حالەتەکان ئێمە وڵمان هەیە، لە هەموو حالەتەکان ئێمە ڤێربەکەمان دەبێت چبێتن؟ دەبێت بیس بێ. ئەمە بە کورتی لەسەر فیوچر سمپڵ. هەندێک دەستەواژەمان هەیە ئێمە بەکاریان دەینین لەگەر فیوچر سمپڵ، یاخود بابرێن لە کاتی فیوچر ئێمە بەکاریان دەینین. بۆ نمونە کە دەرێت tomorrow واتە بەیانی، کە دەرەی in the future یعنی لە داهاتوو، کە دەرەی soon یعنی لە داهاتوو دیسان لەم نزیکانە، کە دەرەی next week next day next year یعنی ساڵی داهاتوو ڕۆژی داهاتوو ها بەو شێوەیە کەواتە هیچ پەیوەندی بە ڕابردوو نییە. هەموو پەیوەندیەکە هەموو زەختەکە لەسەر چێە؟
لەسەر داهاتووە ئێمە ئەم دەستەواژانە بەکاردەینین یاخود بابرێن لە ئیمتیحان ئەگەر ئەم دەستەواژانت بینی یەکسەر بزانە بابەتەکەی تو فیوچەرە بەڵام چ فیوچەرێکە ئەوجە دەکەوێتەوە سەر یاسایەکان و دەکەوێتەوە سەرڕستەکە ئەگەر یاسایەکە بەو شێوەی بوو ئەوە پێی دەڵێن فیوچەر سمپڵ ئەگەر یاسایەکە گۆڕانکاری تری تێدا بوو ئەوە فیوچەر کۆنتینیوزشمان هەیە دەتوانین باسی برێن ئەم بابەتە پەیوەندی بە فیوچەر کۆنتینیوزیوە هەیە زۆر باشە قوتابی بەڕێز ئێمە بابەتی سەرەکیمان فیوچەر کۆنتینیوەس نەک فیوچەر سمپڵ فیوچەر کۆنتینیوەس بابەتی سەرەکیمان لە یونیتی دووەم ئەوەیە بەڵام بۆ ئەوەی لە فیوچەر کۆنتینیوس تێ بگەین گوتمان کورتەیەک لەسەر فیوچەر سمپڵی بزانە ئەو جاوەرە بزانە چ گۆڕانکاریەک دروست بووە لە کاتی ئێمە باسی فیوچەر کۆنتینیوزی دەکەین ئەگەر ئەمە ئەو دوو یاسای بەراوردکەین قوتابی بەڕێز ئەوە فیوچەر کۆنتینیوس ئەوە فیوچەر سمپڵ دوو یاسایەکەی بەراوردکە لەوێ سەبجێکتمان هەیە ئەلێرەش سەبجێکتمان هەیە لەوێ وڵمان هەیە ئەلێرەش وڵمان هەیە لێرە دەرێ بیس یعنی هەر بیسێک بی دەبیتن یعنی هەر ڤێربێک بی دەبیتن بەڵام لێرە دەرێ بی ئەمە لێرە بی دادەنین یعنی پێویست ناکە بیگۆڕی نابێ بیگۆڕی بی تەواو کەواتە لە جیاتی بیسی ئەمە بی دادەنێن خۆ ئێ بیش هەر بیسە بەڵام چۆنە جێگیر کرایە ئەو بیسە تەنها بیە ناتوانانی ڤێربەچکە دابنەی لەبەرەوە ئەوە گۆڕانکاریەکانە ئەدی ڤێربەکەمان چی بەسەردێ ڤێربەکەمان دەبتە ڤێربێکی ING لەبەر چ مامۆستا کردە ING چکە ئەمە دەرێن داهاتوویەکی بەردەوام بۆ نمونە ئەمن دەتوانم برێم بەیانی ئەم کاتە ئەم کارە دەکەم کەواتە ئەمن ئیشەکەم بەردەوامە لە داهاتوو بەڵام بە بەردەوامی ئەمن هەمان کاتێک دیار دەکەم بۆ نمونە بەیانی سعات ئێستا ئەگەر سعات مەثەلەن سعات دەبیتن دەتانم بڵێم بەیانی سعات دا یعنی بە هەمان شێوە at this time بەکاردێنم ئەوە دەلالەتە لەسەرەوەی ئەو بابەتە فیوچەر کۆنتینیوس لەگە فیوچەر سمپڵی لێک جیاواز دەکاتەوە کەواتە فیوچەر سمپل لە بۆ داهاتوەکی ئاسایی دەبیتن بەڵام فیوچەر کۆنتینیوس لە بۆ داهاتوویەکی بەردەوام دەبیتن زۆر باشە با ئێمە تەماشا هەندێک نمونە بکەین لە فیوچەر کۆنتینیوس هەر وەکو گوتم ئەوە بابەتە سەرچەکەی ئێمەیە با تەماشای نمونە یەکەم بکەین We will be doing the work at this time tomorrow ئەلێرە هەر تەماشای tomorrow بکە ئەتو یەکسەر دەزانی بابەتەکەی تو چیە بابەتەکەی تو فیوچەرە بەڵام چ فیوچەرێکت هەیە ئەتو فیوچەر واتە داهاتوو چ داهاتوویەک ئایا داهاتووەکی سادەیە یان داهاتوویەکی بەردەوامە ئەلێرە پێت دەرێت at this time واتە لەو کاتە لە هەمان کات ئێستا چ کاتێکە بەیانی هەمان کات tomorrow at this time یعنی بەیانی ئەم کاتە بالضبط کە لێرە ئەم دەستەواژانت بینی ئەتو یەکسەر دەبێ بڕیار بدەی بابەتەکەی تو future continuous ئەم دوو بابەت ئەم دوو بڕگەیە ئەم دوو دەستەواژەیە زۆر یارمەتیت دەدات و ئەوەی بتوانی تێنسەکەی ڕێک بخەی واتە ڤێربەکان بکەی ING وڵەکەی چۆن لێ بکەی ئەم ڕستەیەکی چۆنە قوتابی بەڕێز ئەم ڕستەیەکی ستیتمنتە ئەگەر ڕستەیەکە ستیتمنت بی تەماشا ڕستەیەکەی بکە We will be doing the work at this time ئەمە سەبجێکتمان هەیە ئەلێرەش سەبجێکتمان هەیە تەماشاکە سەبجێکت ئەمەش سەبجێکتە هیچ کێشەیەکی نییە کەواتە بکەر ئەوەش بکەرماندانە لە دوای بکەرتمان هەیە وڵمان هەیە فەرمو ئەوەش وڵماندانە بە هەمان شێوە ئەوە وڵ هیچ کێشەیەکی نییە گوتم دەبێ بی بێتن لە دوای وڵەکە چکە ئەمە دەبی لە دوای مۆدەڵ ڤێربەکان دائیمەن سادە بێ وشەیەکی سادە بێ ئەمەش وشە سادەکەمان دانا دواتر دەرێن ڤێربەکی ING پێویستە ئەوەش ڤێربی ING کەواتە ئێستا هەتا ئێرە ئەمن ڕستەکەم لە ڕووی گرامەرەوە کاملە هیچ کێشەیەکی نییە لەوانەیە لە ئیمتیحان ئەمە دۆ بکرێتە بۆشایی ئەمانەت بە زۆری لۆ دەکرێتە بۆشایی تۆش هەینێ تەماشای at this time بکە تەماشای tomorrow بکە یەکسەر دەزانی بابەتەکەی تو future continuous زۆر باشە ئەم ڕستەیەکی خەبەری بوو بابرێن ڕستەیەکی ئاسایی بوو ستیتمنتە بابێن ئەگەر ڕستەیەکی نێگەتیڤ تەماشا بکەین بزانم چ فەرقی هەیە چ کێشەیەک دروست دەبی ئەلێرە لە فیوچەر سمپل گوتم تەنها نۆتێک لە بۆ وڵەکەی زیاد دەکەی لە فیوچەر سمپل تەنها نۆتێک زیاد دەکەی ئەی لێرە چ دەکەی دیسان تەنها نۆتێک زیاد دەکەی He will not be doing the work at this time next year وەجارێک کردمە next year هیچ کێشەیەکمان نییە کەواتە وڵ تەنها نۆتەچی لە بۆ زیاد دەکەی یەکسەر دەزانی ڕستەکەت ئەوە نێگەتیڤە یعنی نەرەیە ئەگەنا شتەکانی تر وەکو خۆنە بیەکەمان دانایتەوە ڤێرب INGشمان دانایتەوە هیچ مشکلەیەکی نییە لە ڕستەی سێم تمشا بکەین نووسیتم ئەوە کوێستچنە لە حالەتی کوێستچن چ بکەم تەنها وڵەکەی بینە سەرەتا هەر وەکو ئێرە لە فیوچەر سمپل وڵەکەت دەهینا سەرەتا یەکسەر دەبۆچێ
دەبوو بە ڕستەیەکی question ئەلێرەش بە هەمان شێوە وەرە وڵەکەی بینە سەرەتا یەکسەر دەبتە چی دەبتە question will he be doing the work will ئەوجا طبعا وڵەکەت هینایتە پێشەوە سەبجێکت دەکەوتە دوای وڵەکە بەڵام بیەکە لێرە هەر دەمینێتەوە یعنی بیەکە ناری گۆڕانکاری بەسەردابێ تەنها شوێنی وڵمان گۆڕی وڵەکەمان هینا پێشەوە will he be doing the work ئەوە شێوازی questionە زۆر باشە ئێستا ئێمە تەمەشای ڕستەی چارەم دەکەین ئەگەر WH question wordی دابنین لە بۆ ڕستەکە یعنی ئەو وێرە ئەگە دابنین وێری دابنین وێر چییە وێر ئەگەر ئەو وێری لا ببەی ئەو ڕستە دەبینی بزەبت وەکو یەکە ها will he be doing the work will he be doing the work هیچ مشکلەی تێدا نیە ڕستەکان هەردووچیان وچیەکەن ئەدی فەرقەکە چییە ئێمە وێرمان دانایە وێری لە چێن دەردابنێن وێر لە سەرەتا ڕستە دادەندرێ هەر وەکو گوتم ئەگە وێربی شوێنەکەی لا دەدەی ئەگە وێنبی کاتەکەی لا دەدەی ئەگەر هوو بوو مرۆڤەکەی لا دەدەی ئەو بە پێ ڕستەکە دەگۆڕێ و بە پێ معنای ڕستەکە بەڵام هیچ کاریگەری لەسەر گرامەری ڕستەکە نابێت چۆن ئەلێرە tomorrow in the future و soon ئەوانەمان بەکاردێنا لەگەر future simply بە هەمان شێوەش لەگەر future continuous دەتوانین هەمان دەستەواژە بەکاربهێنینەوە tomorrow in the future soon next week next day لەگە next year ئەوانە بە هەمان شێوە لەگە هەردوو لای بەکاردەهێنرێن بەڵام هەندێک دەستەواژەی تر هەنا ئەم دەستەواژانە زۆر گرنگە ئاگەت لێیان بی ئەگەر گوتی this time یان at this time ئەوە نیشانەی ئەوەیە فیوچەرەکەی تو simple نییە فیوچەرەکەی تو continuous ئەگەر گوتی till یان until ئەگەر گوتی from now on یعنی لێرە بەدواوە کە دەرەی لێرە بەدواوە ئەوە نیشانەی فیوچەرە و هەروەها future continuous now from now on دواتر دەرێ ئەناوە from now یعنی لێرە بەدواوە یەک کاژێر لێرە بەدواوە یەک کاژێر ئەناوە from now ئەوانە هەمیان دەلالەت لە چ دەکەن دەلالەت لە فیوچەری دەکەن دەلالەت لە داهاتووی دەکەن چ داهاتوویەک داهاتووەکە دەبێ بەردەوام بی زۆر باشە ئێستا ئێمە بە شێوەیەکی گشتی باسی future simple و future continuous مان کرد ئێستا بابێن هەندێک تێبینیات هەیە لەسەر ئەو مۆزوعانە دەبێ ئەتو بیانزانین با تەمەشای یەکەمی بکەین دەرێ وشە پرسەکان لە سەرەتای ڕستەی پرسیاری دادەندرێ ئەمە تازە لە بۆم باس کردی گوتم ئەوە وشەی پرسە وشەی پرس یعنی WH question wordن ئەوانە ئەمانە لە چێ دادەندرێن ئەمانە لە سەرەتای ڕستەی پرسیاری دادەندرێن باسم کرد هیچ گۆڕانکاریەک لەسەر یاسای ڕستەکە نابێ بەڵام ئێستا وێنمان هەیە لێرانە نابێ کاتی لێرە بنووسی چکە وێن بەخۆی پرسیارکردنە لە کات پێویست ناکە ئەتو کاتی بنووسی و ناشبی دوای هومان هەیە هو ئێستا من کە دەرێم هو ئەمن پرسیار لە چێ دەکەم لە سەبجێکتەکەی دەکەم لە بکەرەکەی دەکەم کەواتە ناکرێ ئەمن بکەری لێرە دابنێم لە دوای وڵی برێم who will be doing دەبی ئەو هابیتن who will be doing the work خۆی دەبی ئەو هابیتن ناکرێ ئەتو هیەکی دابنێت چکە ئەتو پرسیار لەو هیەی دەکەی زۆر باشە ئەگە برێم which دائما بەتەنیا نایە which ناونێکی لەگەر بەکاردێ مثلا دەرێم which work یان which book یان which person which camera which TV دەبی which ناونێکی لەگەر بێتن ئێستا ئەمن which work ناونم لەگە بەکاری نایە کامە کار کامە ئیش will he be doing کە ئەو کوڕە دەیکا باشە کامە ئیش دەکاتن ئەمە لێرە کەواتە مەبەستەکەم ئەوەیە which بەتەنیا نایەتن دەرێ which زائدە ناونێک ئەوجا ڕستە پرسیارێکە دەست پێ دەکا will he be doing هەمان ستایلی خۆی دەڕوا ببێ گۆڕانکاری ئەگەر تەمەشای ڕستەی پرسیاری how much و how many بکەین بە دوو شێوە دەبێتن یعنی ئەمە how much و how many بە دوو شێوە دەتوانین باسییان بکەین ئێستا how many people how many exams کە لە یەکەمیان دەرێم how many people ئەمن پرسیار لە خەڵک دەکەم لە مرۆڤ دەکەم کەواتە پێویست ناکە بکەر بنووسرێتەوە لەناو ئەو ڕستەیە how many people will be doing the work will be doing نارێم will they be doing ئەوە غەڵەتە دەبی ئەمن ڕاست برێم will be doing the work لۆچ کە ئەمن چم کردیە ئەمن peopleم دایتەتو کە peopleم دایتەتو یعنی بکەرم دایتەتو دواتر هەیتمان how many exams ئەمن ئەوزارە پرسیارم لە خەڵک نەکردیە پرسیارم لە exam کردیە how many exams بزانە یوم بەکارهێنا ئەوزارەی you دەبی بەکار بێتن لەبەر چ ئەمن پرسیارم لە مرۆڤ نەکردیە پرسیارم لە شتێک کردیە شتەکە چیە exams how many exams will you be doing ئەمەش تێبینی بوو لەسەر how many کە بە دوو شێوە دەتوانرێت بەکار بهێنرێت ئێستا
ئێمە قوتابی خۆشەویست ئێمە ئەو بابەتانە هەندێک با بڵێن future continuous لەبەرەوەی continuousە verbi ing هەندێک جاران لەگەر بابەتی تر تێک هەڵدەبێت بۆ نمونە ئەمە past continuousمان هەیە و present continuousشمان هەیە past continuous present continuous future continuous ئەمە لە نیونەتەکانی تر ئەو بابەتانەمان هەنا بەڵام بۆ ئەوەی جەنابەت قوتابی خۆشەویست لە یەکتری جیا بکەیەوە ئەمە سێ نمونەمدایە لەو سێ نمونەی ئێستا پێ دەرێم چۆن ئەم سێ بابەتە لە یەکتر جیا دەکەیەوە نمونەی یەکەم ئەمن باسی future continuous لۆ دەکەم ئەگە تەماشا ڕستەکەی بکەی بە شێوەی پرسیاریش هاتیتەوە طبعا دەرێم what dash at this time next year what dash at this time next year تەماشای next yearەکەی بکە کە دەرێم next year ئەتو یەکسەر دەزانی ئەوە futureە ئەوە چییە futureە at this timeیشی تێدایە یەکسەر پێت دەرێ ئەوە future continuous future چێ future continuous باش ئەگەر future continuous ئەمن چم هەیە will you be doing هەیتمان are you be doing ئەها ئاری بەکارهێنا لێرانە تەماشاکە are you be doing ئەو جارێ where بەکارهێنایە ها where you be doing ئەو جارێ would you be doing would بەکارهێنایە ئەمە ئەگەر ئێستا ئەوەی دابنێ دەبی ئەوە past continuous بی ئەگەر ئەمە دابندرێ دەبی ئەوە present continuous بی بەس ئەمە ڕستەکەم چی هەیە next yearە مادام next yearە ئەمن دەبی futureەکەی هەڵبژێرم چیهانی futureە ئەمەیان futureە کەواتە وەڵامە ڕاستەکە ئەمە دەردەچیتن لەبەرەوەی ئەمە گوتم دەبێ will you be doing هەڵبژێری وەکو وەڵامی ڕاست مادام ئەوە وەڵامە ڕاستەکەیە لەبەر چ وەڵامە ڕاستە چونکە next yearمان هەیە زۆر باشە ئەوە future continuous ئەدی present continuous چ گۆڕانکاریەکی تێدایە تەماشای present continuous بکە what dash at the moment یان at the present time یان now یان right now ئەگەر ئەم وشانت هەبوو واتە ڕستەکەی تو چییە present continuous زۆر باشە ئەمە ئێستا present continuous تەماشا ئەو ڕستەی بکە will you be doing are you doing were you doing would you be doing لەبەرەوەی present continuous ئەمە ناتوانم وڵی بەکاربێنم لەبەرەوەی present continuous ئەمە ناتوانم وێریش بەکاربێنم یعنی ئەم دوانە ناتوانی بەکاریان بێنی ئەدی would هەر لە مەوزوعەکەی نییە یعنی ئەمن چۆن دەتوانم وودی بەکاربێنم چێ ماوە ئەو جارەی ئەوەیان مایتەوە ئەوە بدەرێ presentم ئەوە futureە ئەوە پاستە بەڵام ئەوە presentە کەواتە ئێستا ئێمە ئەوانە لا دەبین دەرین ئەو دووە نابیتن ئەی چ بکەین ئەمە ئەوە وەڵامە ڕاستەکەیە are you doing what are you doing at the moment واتە ئەتو ئێستا چی دەکەی what are you doing at the moment زۆر باش بابەتێکیکە بابرێن جیاوازیەکیکە ئەوە future continuous بوو ئەوە present continuous بوو ئەوە past continuous لە پاستەکەی لە جیاتی برێن next year دەرێ last year تەماشاکە دەرێ last year هەر last yearت بینی بزانە بابەتەکەی تۆ چییە بابەتەکەی تۆ پاستە باشە ئەگەر پاس بی ئەمن وڵی دەتانم بەکاربینم نەخێر وڵ لەگەر پاستی بەکار نایە ئەمن دەتوانم ئاری بەکاربینم نەخێر ئاریش بەکار نایە باشە where دەتوانم بەکاربینم ڕابردووە where ڕابردووە what were you doing ئەگەر تەماشا بکەی what were you doing ئەوە دەتوانم ئەوەی بەکاربێنم ودیش گوتم بەکار نایە کەواتە ئەمە دەسڕینەوە ئەمە نابی ئەدی ئەمەیان ئەمەش نابی وەڵامە ڕاستەکە چییە وەڵامە ڕاستەکە what were you doing at this time last year تەماشا کە at this time لە futureت هەیە لە پاستیشت هەیە زۆر ئاساییە بەڵام ئەتو چۆن لێکیان جیاواز دەکەیەوە بە واستەی last year لەگەر next year ئەمانە سێ نمونە بوون سێ نمونەی جیاواز بوون بۆ ئەوەی قوتابی بەڕێز بتوانیتن ئەو سێ بابەتەی لە یەکتر جیاواز بکاتەوە ئێستا ئێمە هەندێک پرسیاری وزاری وەردەگرین لەسەر چ لەسەر future continuous پرسیاری وزاری یەکەمیان ئەوە پرسیاری یازدەمە a week from now کە دەرێتن a week from now ئەهاتم شاکە from now یعنی لێرە بەدواوە a week from now لێرە یەکسەر پێت دەرێ ئەوە پاست نییە بە هیچ شێوەیەک باشە I-USA ئەگەر ئەتو تەماشای فۆرمەکان بکەی بزانی فۆرمەکان کوڕ ڕێخستراینە will be touring ئەوە continuous
بەس will touring ئەوە هەر نابیتن قوتابی بەڕێز لەبەر ئەم گوتم لە دوای مۆدەڵ ڤێربەکان یاخود بابرێن لە دوای will دەبێ وش ڤێربەچی سادەت هەبیتن ئەمە ڤێربە سادە نییە ئەو ڤێربەچی ing بە هیچ شێوەیەک نابی باشە ئەدی ئەوەیان چیە دیسان would touring لە دوای وودیش ناتوانانی ڤێربەچی ing بەکاربیێنی چونکە ئەمن گوتیتم ئەوانە مۆدەڵ ڤێربن دائیمەن بەیسیان لە دوادێ ئەدی ئەوە will be tour دوو بەیس لەکن یەک بەکار نایەتن ئەها ئەو بەیسێک ئەوەش بەیسێکە دوو بەیس لەکن یەک نابی لە ئینگلیزی لەبەرەوە دەرێن کاکە وەڵامە ڕاستەکە چیە will be touring ئەوە وەڵامە ڕاستەکەیە و ئەوەی هەڵدەبژێرین ئەمانە دەبێ لا بدەین چونکە ئەمانە وەڵامی ڕاست نینە وەڵامە ڕاستەکە چیە a week from now I will be touring USA خلاص يعني لێرە بەدواوە هەفتەیەک بەدواوە لێرەوە ئەمن چ دەکەم بە بەردەوامی will be touring یعنی گەشت دەکەم لە بۆ چێنەر لە بۆ USA پرسیارێکمان هەیە ئەزتمشی ئەو پرسیارەی بکە ئەوە شێوازی پرسیاریشی بەکارینایە یەکەم علامەتی پرسیارت هەیە دووەمیشیان will لە سەرەتا بەکار هاتیە ئەگەر will لە سەرەتا بوو هەردەمە تو دەزانێ ئەوە پرسیاریە و تەمەشای علامەتی پرسیاریشمان هەیە کەواتە will زائدن subject ئەو جا be verb ing دەبی بەکاربیێنی چونکە ئەتو بە پێی یاسا دەڕۆی باشە will Susan just washing ئەدی کا بیەکەمان نییە باشە would wash لەو مەوزوعی هەر وودی تێدانە be wash دوو بەیس لەکن یەک تازە گوتم دوو بەیس لەکن یەک نابی ئەدی be washing will Susan be washing ئەوە تەواوە ئەوە زۆر باش دەبێتن چونکە ئەمە گوتم دەبی لە دوای وڵی بەیس بێتن لە دوای بەیسیش verb ing بێتن لەو حالەتی ئەمە دەرێن چیە لەو حالەتی ئەمە دەرێن ئەمە future continuous ئەگەر تمەشای پرسیارێکە بکەین Dash staying in bed till tomorrow دەرێ yes حتا وەڵامیشی دایتەوە وەڵام بە یەسە بۆ شێوازەکەش پرسیاریە ئەلێرەش verb ing-ەکەی دایە tomorrowشی دایە tomorrowش نیشانەی چیە نیشانەی داهاتووە کەواتە ئەم ڕستەیە چت پێ دەرێتن ئەم ڕستەیە پێ دەرێ ئەمە future verb ing-ەکەشی دایە دەواتە future continuous وە شێوازەکەش پرسیاریە ئەگە برێ will you be دانەی یەکسەر verb ing ئەوە ڕاستە ئەگە برێ you will be ئەوە you will be نابیتن لەبەر چ نابیتن لەبەرەوەی ئەمە پرسیاریە نابی بکەر لە سەرەتا بیدن ئەمە بکەری لە سەرەتا بەکار ناهێنین ئەگە برێ will you being آخر beingمان هەیە لەگە staying هەردووچیان لەگەر یەک نابن دوو verb ing لێرە لۆ چییە دواتر دەرێ would you be گوتم وودیش لەو مەوزوعیدا نییە لەبەرەوە یەکەم هەڵبژاردن will you be staying in bed till tomorrow دەڵێ yes وەڵامەکەش yes no question چونکە پرسیارەکەش چییە yes no question ئەگەر تمشای چاردەی بکەیت what dash this time next week ها یەکسەر دەرێ next week قوتابی خۆشەویست ئەمن گوتم تەرکیزەکە زیاتر لەسەر future continuous يعني ئەتو دائما سەتان نەوەتی فکرت لە بۆ چ بچی لە بۆ future continuous بچی ئێستا future continuous لێرە چییە پرسیاریشە were you ئەوە پاستا would you be doing ئەوە هەنابی چکە woodمان نیە لەو مۆزوعی are you do آخر ئاری دابنێ ئەوە next weeki تێدایە ئەدی دەرێت will you be doing ئەوە وەڵامە ڕاستەکەیە کابی بەداینێ what will you be doing this time یان at this time next week هیچ کێشەیەکی نییە پرسیارێکمان هەیە دەرێ next week my father dash this new company باشە next weeki دایە هەر فەورەن ئەتو دەزانی بابەتەکەی تو فیوچەرە چ فیوچەرێکیشە گوتم سەتانەوەتی فکرت لە بەهۆی بچی کە فیوچەر کەنتینیوەزە دواتر would verb ing will be دوو بەیس لەکن یەک نابی will be running ئەوەش لەوانەیە could be کەواتە هەمە وەڵامە ڕاستەکەمان ئەلێرەوە دەرز دەکەوی تەمەشاکە next week my father will be running this new company باش آخر پرسیارەکە تەمەشا بکەین تەمەشای پرسیارەکەی بکە dash to do that yes we will yes پرسیارەکە بە yes وەڵام درایتەوە کەواتە پرسیارەکە yes no question مادام yes no question بی ئەتو نابی ئەو وێنەی بەکاربینی چکە وێنی بەکاربینی ئەوە بۆ WH question و پرسیارەکە بەخۆن yes no question باشە ئەگەر برێ to do that ئەگە برێ will you be trying بەڵێ ئەوە دەتوانی بەکاری بینی وەکو future ئەوە بەکاری دێنین will you be trying گوتم دوو بەیز دیسان لەکن یەک نابیتن دواتر دەرێ will you being try آخر ئەوەش هەر بی تێدانیە و
و هەروەها نارەکیش دانرایە کەواتە ئێمە هەردەستین دەرێن چ دەرێن B is right دەنووسین لەوێن دەرێ will you be trying to do that yes we will ئەگەر تەماشا ئەو پرسیارەی بکەی ئەتو کو دەزانی ئەوە فیوچەرە لەبەرەوەی لێرەش وڵمان هەیە دیسان بە وڵ وەڵامی دایتەوە کەواتە پرسیارەکەش دەبێت بە فیوچەر کرابی لەبەر هەندێک بە فیوچەر جواب درایتەوە زۆر باشە قوتابی بەڕێز ئەمە کۆمەڵێک پرسیاری وزاری بوو دەربارەی چ دەربارەی فیوچەر کەنتینیوەس ئێمە کە ئەوڕۆ باسم کرد لە بۆ ئێوەی بەڕێز فیوچەر کۆنتینیوەس هەروەچی گوتم ئەمە بابەتە ڕئیسیەکە بوو بەڵام پێویستیشی دەکرد ئەمە فیوچەر سمپلی باز بکەین ئەم بابەتە زۆر گرنگە لە امتحانی وزاری ساڵانە یان لە دەوری یەکەم یان لە دەوری دووەم دوو دەرەجەی هەر لێ دێتەوە کاتێک خۆش ئینشاڵڵا سوتان وەرگرتیە